هم دەشت گزارێکی لە منطقەی ئینشاءالله سەربەخۆ سۆران یان چ دەسەڵاتێک لەسەر ئاستی مدیریاتی عام کە پێویستەکە لەسەر ئاستی قەزا هەتان بێ بۆی خەڵک ئەمڕۆ ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ ژمارەیەک لە ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان بە پێویستمانزانی سەردانی قەزای سۆران کەین. سەرەتا سەردانی نووسنگەی پەرلەمانی کوردستانمان کرد بۆ داداچوونی کاروباری نووسنگەی پەرلەمانی کوردستان و پێمان باش بوو سەردانی بەڕێز قایمقامی سۆران بکەین و سوپاس بۆ پێشوازی گەرمەی. دواتریش سەردانی بەشێک لەلایەنە سیاسیەکانەکەین و سەردانی قەزای ڕەواندوزیشەکەین. ئامانجی ئێمە لەو پشوە تەشریعە ئەوەیە کە لە ڕێی نووسنگەکانی خۆمانەوە وەکو سەرۆکایەتی پەرلەمان بتوانین بە دواداچوونێکی ورتر بۆ کاروباری نووسنگەکانی پەرلەمانی کوردستان هەمانگیان لەگەڵ قایمقامیەت و ئیدارەی ئەو شوێنانەی کە کاروباری هاوڵاتیان بەڕێوە ئەبەن. لە سۆرانی شێمە بە دواداچوونێکی وردمان کرد لەگەڵ بەڕێز قایمقامی سۆران بۆ ئەو بابەتانەی کە پەیوەستن بە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ یەکە ئیداریەکان بە تایبەتی ئەو بابەتانەی کە پەیوەستن بە بەڕێوەبرایەتی گشتەکان و پاڵپشتێکی تاوی خۆمان بۆ ئەمە دووپات کردوێتەوە پەرلەمانتارانی خۆمانمان ڕاست پاردووە نووسنگەی پەرلەمانی کوردستانمان ڕاست پاردووە لەگەڵ لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستان ئەو یاداشتانە وەربگرن ئەو کارانەی کە پێویستەکە هەم وەکو پەرلەمان بە دواداچوونی بۆ بکرێت لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەم لیژنە تایبەتمەندەکانی ناو پەرلەمانی کوردستان لەگەڵ وەزارەتە تایبەتمەندەکان و لایەنە پەیوەندیدارەکان بە دواداچوونی ورتری بۆ بکرێ بۆی هەنگاوەکان خێراتر بکرێ چونکە ئامانجی هەموو لایەکمان ئەوەیە کە هاوڵاتی میحوەرە تەوەری ئەساسیە بۆی بتوانین بە هەموو لایەکمانەوە خزمەتگوزاریەکان زیاتر بە هاوڵاتیانی کوردستان بگەێنین و هەوڵی جددی ئێمەش ئەوەیە لە پەرلەمانی کوردستان کە لە بینینی لایەنە سیاسیەکانیش ئەوەیە یەکڕێزی نیشتیمانی خەڵکی کوردستان لەم قۆناغە سەختا زیاتر پەری پێ بدرێ و نزیکبوونەوەی زیاتری نێوان لایەنە سیاسیەکان هەبێ و هەمومان کۆک بین لەسەرەوەی سەرچاوەکانی هەڕەشە بۆ هەرێمی کوردستان یەک سەرچاوان کە بەرامبەر بە تەواوی خەڵکی کوردستان و قەوارە دەستوریەکەیەتی و تەنها بە یەکڕێزیش و پێکەوەبوونی دەتوانین ئەو قۆناغە سەختەی لە پێشمانە تێپەڕێنین. بۆیە جارێکتر هیوای سەرکەوتن بۆ بەڕێز کاگەڵبووری دەخوازین کە تازە دەست بەکار بۆ قایمقامی سۆران و ئومێد دەکەین ئەم سەردانانە بە دواداچوونەکانیش بەردەوام بن. زۆر سپاس. ئاستی سەردانیان بۆ سۆران لەو کاتەدا بۆ ئێمە تین و ئەوەی باشتری هێزیی باشتری دەرێن بۆ ئەوەی بتوانین باشتر خزمەت بە شاری سۆران بکەین و ئێمە وەکو جەنابیان ئیشارەتی پێدا لە بابەتی شۆڕکردنەوەی دەسەڵات بۆ قەزاکان و بۆ ناحیەکان ئێمە گفتوگویەکی باشمان کردووە و تێگەیشتنێکی باش هەیە ئیشەڵا لە داهاتوێکی نزیک هەوڵ دەدەین بە هەماهەنگی هەم لەگەڵ دەستگا پەیوەندیدارەکان و پارێزگا و وەزارەتی ناوخۆ و لیژنەی پەرلەمانیش بتوانین ئەو دەسەڵاتانە شۆڕ بکەین و بۆ ئەوەی ئیش و کارەکانی خەڵک زیاتر لە سنووری ئیداریەکان بۆ خۆی بگرێت و کەمترین سەردان و دوورکەوتنەوە بێتن بۆ وەکو دەڵێ سەنتەری شار و ئەم وەکو دەڵێ ئەو پێویستیە هەر نەک هەر بۆ سۆران و بۆ قەزایەکان گرنگە بەڵکو بۆ شارە گەورەکانیش و بۆ هەولێرش لەوانەیە کار ئاسانی و سەریوانیش سوکتر بێتن. بۆیە من جارش کە سوپاسیان دەکەم و بۆ ئەو سەردانیان بەڕاستیار شەن شێشاوە ئیشەڵا ئەم هەماهەنگیە بەردەوام دەبێت و زیاتر بێکەوە وەکو دەڵێ بە دوواداچوون بۆ ئەو بابەتان دەکەن ئەوی جەنابیان ئیشارەتی پێدا لە نزیکترین کاتدا ئەنجامەکەشی ئیشەڵا بە دیار دەکەوێت.